ليرة وخيراتني كاك شمال بيران اندامي كوميتي ناوندي بارتي آزادي كردستان وخيرات نوێنەرانی هێز و لایەنە کانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەر چوار بەشی کوردستان، بەشداربوانی ئازیز، میوانە خۆشەویستەکان لەلایەن پارتی ئازادی کوردستانەوە و بە نوێنەرایەتی ئەو پارتە بە خێراتنێکی گەرمتانەکەم بەخێربێن سەرچاوان. جێی خۆیەتی لەم کۆنفرانسەدا کە ڕۆژێکی مێژوویە سڵاو بنێرین بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بە شێوەی گشتی و شەهیدانی ڕاپەڕینی ژینا بە تایبەتی کە ئەمڕۆ سێهەمین ساڵوەگەڕی ئەو ڕاپەڕینە مەزنەیە. لەبەر ئەوەی کە من زۆر تەرکیز دەکەمە سەر ڕاپەڕینەکە، ئامانجەکانی و پرێنسیپ و ئاواتەکانی ئەو ڕاپەڕینە پێم خۆشە زۆر بە کورتی سەرەتا ئاماژەیەک بەدەستپێک چۆنیەتی ڕێکەوت و شۆن و ئامانجەکانی بکەم. لە سەرەتادا زۆربەی میدیا ئێرانیەکان حەولیاندا ڕۆژی 25 خەرمانان بکەن بە ڕۆژی یەکەمی ڕاپەڕین. ئەوە مانای وایە کە ڕۆژی یەکەمی ڕاپەڕین یان سەرەتای ڕاپەڕین لە تارانەوە دەستی پێکرد، نەک لە سەقز و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. پارتی ئازادی کوردستان بۆ پەرزدانەوەی ئەوە لە هەموو نووسراوە و ڕاگەیەندرا و دەرفەت و مەجالێکی ڕەسمی و غێر ڕەسمی کە بۆی دروست بوو ڕایگەیان کە نەخێر 26 خەرمانان ڕۆژی یەکەمی ڕاپەڕینی ژینایە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە گۆڕستانی ئایچی لە شاری سەقز بە دروشمی داگیرکەری ئێرانی تۆ قاتڵی ژینامانی کوردستان گۆڕستانی فاشستان و هەروەها هەتا دەوڵەتمان نەبێ هەر ئەوە بەشمان دەبێ و دواتریش بە دروشمی ژنجیان ئازادی ڕاپەڕینەکە گشتگیر بوو. لە جۆری ئەو دروشمانە لە دوای دامرکانەوەی ڕاپەڕینی ژیناش هەر بە ئاستی دووهام ئاستی بە پرۆژەکردنی سەروەری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان. هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت سەروەری بکەن بە پرۆژەی سیاسی و ئەوە یەکێک لە ئامانجەکانی ڕاپەڕینی ژینا بوو. هەروەک چۆن لە سەقزەوە ڕاپەڕین دەستی پێکرد و هەر لە ئاگریەوە هەتاکو لە ڕۆستاناتی گرتەوە و لە دەرەوەی کوردستان دروشم دەدرا بە قازانجی کوردستان. ئەوە مانای چییە؟ مانای ئەوەیە سەرزەمینێک هەیە بە ناوی کوردستان، وڵاتێک هەیە بە ناوی کوردستان، هۆویەتێک هەیە بە ناوی هۆویەتی کوردستانی و داوای کرد هاوار دەکا بۆ ئەوەی کە سەروەری خۆی لەسەر خۆی هەبێت لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە. ڕاپەڕینی ژینا کەواتە بە ئێمە دەڵێ ماف و ئازادی و ئەمنیەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەبوونی سەروەری سیاسیدایە. سەبارەت بەم کۆنفرانسە چی ئەم کۆنفرانسە لە کۆنفرانسەکانی تر جیاکاتەوە؟ هەروەک چۆن بەحسم کرد لە ڕاپەڕینی ژینا خەڵک بە یەک ڕەنگ هاتنە سەرجادە و لە چوارچێوەی هاوپەیمانیەتێکی کوردستانیدا لە یەک سەنگەردا بەرامبەر بەلەرجیکە ڕاوەسەن. ئەم کۆنفرانسەش سەرڕای ئەوەی کە حزب و لایەنی جۆراوجۆری تێ بە استراتیژ و ئایدۆلۆژیا و بیر و بۆچوون و تەنانەت ئەدەبیاتی جیاواز، بەڵام پێکەوە ئەم کۆنفرانسە ڕاگەیەندراوە پێکەوە بەڕێوەی دەبین. پارتی ئازادی کوردستان هیچ شتێکی گرنگتر لەوە نییە کە لە پێناو پاراستنی ئەم یەکڕیزیە، بەهێزکردنی ئەو یەکڕیزیە و گەشتدانی بۆ ئاستی سەرەوەی بکە. ئێمە وەکو پارتی ئازادی کوردستان کێشەمان لەگەڵ هیچ حزب و لایەنێکی سیاسی نییە، کێشەمان لەگەڵ هیچ استراتیژ و ئامانجی سیاسی حزبێک نییە. بڕوامان بە حزبی پلۆرالیزمی سیاسی هەیە، بەڵام بەڕێزان
قسەکانم کورتەکەمەوە ئەم پلۆرالیزمە ئەم فرەچەشنیە ئەگەر ناوەندیەت و حاکمیەتی ناوەندی ئەگەر بڵێن یەکگرتوویەکی تێدا نەبێ ئەگەر ناوەندیەتێکی تێدا دروست نەبێ بۆ پاراستنی بەرژەوەندەکانی کورد زەرەری لێدا و لەوانەیە بە زەرەرێش بشکێتەوە ئەو بە معنای ئەوە نیە کە ئێمە استراتیژی یەکتر بگۆڕین ئامانجەکانی یەکتر بگۆڕین ببین بە یەک نەخێر ئێمە دەبێت کار بکەین بۆ بەهێزکردنی کوردستان بەهێزکردنی کوردستانیش لە گرێدان و لە بەستن و بەردەوامبوونی ئەم هاوپەیمانەتیانەدایە. کێشەی کورد لەگەڵ داژیکە چییە؟ یەکێکە لە بەحسەکانی ترم هەواڵان کێشەی کورد لەگەڵ سیستم حکومڕانی لەو هینەدانیە لە چوارچێوەی جۆغرافیای ئێراندانیە. کێشەی کورد لەگەڵ ئەم باڵ و ئەو باڵ و ئەم تەیف و ئەو تەیفی کۆماری ئیسلامیان دەوڵەتی پەهلەوی پێشتر نەبوو. کێشەی کورد لەگەڵ قەوارەی دەوڵەت نەتەوەی ئێرانە. ئەو قەوارەی زیاتر لە 100 ساڵە بە زەبر و بە زەبری ئاگر و ئاسن لەسەر بنەما یەک ناسنامە، یەک هۆویەت، یەک زمان، یەک تاریخ بەسەر ئێمە و نەتەوەکانی تریدا چەسپاندووە و هەروەها حاشا لە بوون و سەروەری و زمان و هەموو شتێکی ئەو نەتەوە ناکات. بۆیە ڕووخانی کۆماری ئیسلامی هەموو شتێک نییە و لەوانەیە هیچ شتێک بۆ ئێمە چارەسەر نەکات. ڕووخانی کۆماری ئیسلامی تەنها دەتوانێت ڕەهەندێک بێت و دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین سەروەری سیاسی خۆمان لەسەر خاکی خۆمان دروست بکەین. هاوڕێیان خاڵێکی تر کە زۆر جار ئاماژەیان پێ ئەکرد ئەوەیە کە هێزە سیاسیەکان لە ڕاپەڕینی ژینادا دەوریان نەبووە. بە پێچەوانەوە ئەمڕۆ سێهەمین ساڵ ڕۆژی هاژەکباران و موشەکبارانکردنی بنکە و بارەگای هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان. ئەوە نیشانەی ئەوەیە کە بزوتنەوەی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبەکانی حزوری پراکتیکیان هەبوو لە ڕاپەڕینی ژینادا. زۆر شت هەیە بۆ ئەوە نابێ باس بکرێت، بەڵام بزوتنەوەی ڕزگاری خوازی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی تایبەتی حیزبە سیاسیەکان ئەساس و کۆڵەکەی ئەو ڕاپەڕی نەبوون. لە کۆتاییدا سوپاسان دەکەم بۆ سوپاسی ناوەندی دیالۆگ دەکەم بۆ ڕەخساندنی ئەم کۆنفرانسە هیواداری بەردەوام بێ بۆ پارتی ئازادی کوردستان پشتگیری خۆمانی بە تەواوەتی بۆ ڕائەگەیەنین و لەسەر ئەو ڕێبازە بەردەوام ببین. هەر بژین و بمێنن بۆ کوردستان.